بەڵێ ئەمڕۆ کۆتا ڕۆژی هەینی لە ساڵی 2025 پێشبڕکێک ڕێکخراوە کە لەلایەن یەکێتی ئۆتۆمبیل و ماتۆرسکیلەکانی عێراق لقی هەولێر کە تایبەتە بە پێشبڕکێکە تایبەتە بە ئۆتۆمبیلی ئۆفرۆدەکان ئۆتۆمبیلانەی کەوا با بڵێن بۆ سەر شاخ و یاخود شوێنی قڕ و ئەو بابەتانە یاخدە و شوێنە زەحمەتانە ڕێکخراوەجا لە سەرانسەری هەرێمی کوردستان لە شار و شارۆچکەکانەوە بەشداربووەکان هاتوون. من بە وردەکاری زیاتر ئێستا لەگەڵ کاک مەریوان کە ڕێکخەر یان سەرپەرشتیاری پێشبڕکێکەیە قسا دەکەم. سڵاو دەبێ کاک مەریوان، سوپاس دەکەم بۆ دەرفەتە. چەند کەس بەشداری ئەم پێشبڕکێی کردووە و لەکوێوە هاتوون بەشداربوون؟ سپاس بەخێر بێن. ئەو پێشبڕکێیە پێی دەڵێن ئێکستریم ئۆفرۆد، ئەوە فیئەی هەرە قورسەکەی ئۆفرۆدا. 48 پێشبڕکێکار بەشداریان کردیە لەو پێشبڕکێیە و لە سەرتاسەری کوردستان و عێراق بەشدار لێرە. طبعاً خۆتان تڕاکەکانتان بینی ئەو ئۆتۆمبیلانەی کە لێرە بەشدارن زۆربەی دەستکردی ناوخۆیە، یعنی زۆربەی ئۆتۆمبیلەکان لێرە دەستکاری کراون یاخود لێرە دروست کراون و ئێمە گەشتبینین بەوەی کامە یاریزان و پێشبڕکێکاری ئەوامان هەیە و وەستا و شارەزای ئەوامان هەیە کە لەو پێشبڕکێیانە بەشداری پێ بکەن. من خۆم پێشبڕکێکارم بە نزیکەی 10 ساڵ پێشی ئێستا پێشبڕکێم کردو، ئێستاش بەردەوامم. پاڵەوانی 6 پاڵەوانەتیم هەیە لە دەرەوەی وڵات لەسەر ئۆفرۆد و چەندین کاسم هەیە هەم لە ناوەوە هەم لە دەرەوە. بەش بەعالی خۆم کە کاپتن مەریوان مەسیفی هەستان بە سازکردنی ینی ڕێکخستنی ئەو پێشبڕکێیە لەبەر خاتری ئەوەی کە بەهرەی ئەو گەنجانە و ئەو وەستا و دەستکارامەیی و شارەزایی و سایقانەی شوپێرانەی خۆمان نەفەوتێ بەڕاستی. هەست دەکەین لێرەوە ئەمە شتێک دابێنین کە لە ساڵی داهاتوو ئامادەکاری پێشبڕکێ کارەکان بکەین لە بۆ دەرەوەی وڵات و لەوێ نەتیجەی جوانمان لە بۆ بینەوە. باشە کاک مەریوان، ئەو پێشبڕکێ کە لێرە ئامادەکراوە بە چ قۆناغێکەوەتە چەند قۆناغ پێویستە شۆفێرەکە بیبڕێت و ئەو تایبەتمەندیانی ئەو پێوەرانە چین بۆی کەسێک بەشداربی هەم ئۆتۆمبیلەکە هەم خۆی؟ طبعاً ئەو تراکەی کە دانراوە لێرە بە نزیکەی 20 خاڵی تێدایە، نزیکەی لە 20 خاڵ تێپەر دەکاتن. هەر خاڵێک جیاوازی هەیە لەگە خاڵەکانی دی لە قورسی، لە قوڕ، لە بەرد، لە ینی لەوەی کە بتوانێت پێشبڕکێکار ینی تەواو تەرکیزی لەسەر خاڵەکان بێت کە جیاوازیەکانی چۆن بیبڕێتن بۆ جیاوازیان. باشە پێوەرەکان چنە بۆ شۆفێر و ئۆتۆمبیلەکان؟ ئێکستریم ئۆفرۆد زۆر پێوەری هەیە کە ئەساسینە. یەکەمیان دەبێت ئۆتۆمبیلەکەی تەواو تۆکمە و ئامادەکراو بێتن. دووەم سێفتی داخلی ناوەوەی کە پێی دەرێن ڕۆڵکێج و ڕۆڵبار دەبێ هەیبێ، کڵاو بۆ سەلامەتی شوفێرەکە، قایش بۆ سەلامەتی شوفێرەکە. دواتر ئیجازەی شوفێری هەبێ ئەوەیان سەروی هەموویانە و بێزگە لە ئیجازەی شوفێری دەبێت لەگەڵ چەند ئۆفرۆدکارێشتر چەند تێستێکیان هەبێت کە بزانین ئۆفرۆدکارەوە دەتوانێت چونکە هەموو کەسێک خۆتان تراکەکەتان دیتیا هەموو کەسێک ناتوانێت ئەو نقاتانە ببڕێ ئەگەر شوفێرێکی زۆر بەتوانە نەبێتن. فلوی ئەمە لیژنەکمان هەیە بۆ تێستکردن و فاسکردنی ئۆتۆمبیلەکان کە ئایا چ ئامادەکاریی لە بۆ کردووە، لەوانەیە ئامادەکاری تەواو نەبێ نەتوانێت داخلیە و. باشە کاک مەریوان، ئەوانەی یەکەمە بن خەڵاتەکان چین و چیان پێشکەش؟ ئەمە کاس و خەڵات هەیە هەی تێدایە و ناویشان تۆمار دەکرێت لە یەکێتی ئۆتۆمبیل لەگەڵ بەڕێوەبەرایەتی وەرزش و برێی لێژنەی ئۆلۆمپی عێراقی و بەڕێوەبەرایەتی وەرزشەکان هەمویان ناویان تۆمار دەکرێت کە لەو ساڵەت خەڵاتێکی هەیە و لەوێش خەڵات دەکرێت ئینشاڵڵا.